قسەی زیاتری لەسەرەکەین لەگەڵ بەڕێز کاکە ڕەشسیق سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 کە جەنابێ ڕاستەوخۆ لا کەرکووک و میوانی ئەم کاتژمێری هەواڵن. بەڕێز کاکە ڕەشسیق سڵاو لەبێ، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. دەمەوێت لەوە دەست پێ بکەین ئەم قەرارە لە کوێوە هاتووە و قەرارەکە دراوە یاخۆ بڕیارەکە هەیە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. سەڵاو لێ ئێوەش دەستا خۆش بێ و پێخۆشحاڵم زیاتر لەم بابەتە ڕوونکەمەوە بۆ جەنابتان بۆ کوردستان نیوز. دیارە ئەم بڕیارە لە 2007ەوە وەرگیراوە بە بڕیاری تەوسیەتی مادەی 140 کە بە قەراری ڕقم 2 ئەناسرێ و ئەنجومەنی وەزیرانی عێراقیش مسادەقەی کردووە لەسەری و هاتووە بۆتە بڕیار. پارەکانشیان تەرخان کردبوو بۆ ئاوارانەی کە دەگەڕێنەوە سەر زیدی باو باپیرانی خۆیان و لەوێش پارچەی عەرز وەرگرن. ئەمەیەکێکە لە خاڵە گرنگەکان کە باسی واکرێ ئێمە توانیمان ئەو میزانێمان دەستکەوێ و کە بتوانین قەرەبووی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان بکەین. ئاوارەش تەنها کورد نییە، لە نەتەوەی تورکمانی تایە، لە نەتەوەی عەرەبی تایە، بە تایبەتی منطقەی کەرکووک. ئەمانە هەمووی قابلی ئەوەن کە ئیمتیازێک وەرگرن، ئیمتیازی دووەمە کە قەتعەیەکی ئەرزە. لە 2011 لە 2011 نووسراوێکی تری دیسانەوە لوژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 هات بۆ ئیدارەی کەرکووک، بۆ محافەزەی کەرکووک کە ئەوانە قەرەبوو بکرێنەوە بە قەتعەیەک ئەرز. بەڵام بەداخەوە ئەو سەردەمە جدیاتێکی ئەوتۆی تیا نەبوو کە هەوڵی ئەوە بدەن ئەرز وەرگرن. بە حجەی ئەوە کە بەلەدەی کەرکووک باسی ئەوەی کردووە شارەوانی ئەڵێ ئەوەنە ئەرزەمان نییە دابەشیکەین لەسەر ئاوارەکان بمێنێتەوە، تەنانەت لوژنەشمان بۆی دروست کرد بۆ ئەو کارە. بەڵام لەم ئەم ساڵش لە 27 چواری 2025 نووسراوێکی تر ئاراستە کراوە بە قورسێکی سیدیش ناوەکانیان ناردووە بۆ پارێزگاری کەرکووک و ئێمە قسەشمان لەگەڵی کردووە. خۆشبەختانە ڕێی باشی دەربڕیوە کە هەوڵی جددی ئەدا ئەم جارە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە و قەول بوو ئەم یەک دوو ڕۆژە لەگەڵیا دابنشین، بەڵام سەردانی بەغای هەبوو بۆیە تاجیل کرا بۆ هەفتەی داهاتوو کە ئێمە لەگەڵیا دابنشین بگەڕێین بۆ ڕێکارێکی ئاسان کە هەوڵدەین ئەو ئەرزانە دابش بکرێن بەسەر ئاوارەکان ئەوانەی کە 10 ملیۆنەکەیان وەرگرتووە. تا ئێستا ئەمە ڕێکارەکانە هەوڵی ئەومان داوە لە ناوچەیەکی زۆر ئاسان و کەمە. مەسەلەن بۆ نمونە لە قەرهەنگیر ئاوارەیەکی کەممان هەیە. پێم خۆشە من ئەگەر ئەو ڕێیە قبول بکرێ ئێمە بتوانین لە قەرهەنگیرۆ دەستی پێ بکەین، لەبەرەوەی ئاوارەکان کەمە، لەوێش ئەرزە هەیە، دەتوانین ئەرزیان پێ بدەین. لە تازە خورماتوو بە هەمان شێوە ژمارەیەکی ئاوارە کەمەیە و هەوڵی ئەوادەین لەوێش دەستی پێ بکەین، واتە بگەڕین بە شوێنێک ئاسان بێت. ئەگەر نەمانتوانی ئەوە بکەین ئەبێ بە پێی قۆناغەکان مەرحەلە مەرحەلە باگیانکەین و بڵین کاکە ئێوە مستحقی ئەوەن کە قەتعەیە ئەرز وەرگرن و شارەوانیش ئەبێ هاوکارمان بێ، بە تایبەتی ئەبێ لە سەرخەت بێ بۆ ئەوەی ئەرزیان بۆ تەرخانکە، چون ژمارەکە بەڕاستی زۆرە، 39,352 خێزانی ئاوارەیە وەکوتم لە هەر سێنەتەوەکە و ئەبێ قەرەبووی بکرێنەوە بە بەڕێز کاکە ڕەشسیق باسیەوەت کرد ئەم قەرارە قەراری ئێستا و ئەمڕۆنیە، لە ڕابردووشدا ئەم قەرارە هەبووە چەند جارێک هەوڵدراوە کە ئەمە جێبەجێ بکرێت ئەو خێزانانە قەرەبوو بکرێن و بەڵام نەکراوە. متمانی ئەم جارە لە کوێدایە تا ئەوەی ئەم جارە ئەم قەرارە بچێتە جێگە و ڕێگەی خۆی و جێبەجێ بکرێت؟ وەڵاهی خۆی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانیش هاتووە کە هەموو فەرمانبەرێک قەتعەیە ئەرز وەرگرێ. دیارە ئێستاش خەریکی ئەوەن و قەتعە ئەرز تەوزیعەکەن بەسەر فەرمانبەرەکانی شاری کەرکووکە، واتە ئەرز هەیە، ئەتوانن ئیفرازی کەن، شوێن هەیە، فەراغێکی زۆر هەیە. دوایەوە ئەوەی ئێمە باسی ئەوە کە خاڵێکی زۆر گرنگی تایە ئەڵێ شوێنی لەدایکبوونی کوێیە لەوێ قەتعەی ئەرزی پێ بدرێ. شەرت نییە بڵین هەمووی لە ناو شاری کەرکووک بێ، بۆ فەرمانبەران هەمووی لە ناو شاری کەرکووکە، بەڵام ئێمە ئەوە توانین بەشبەشی بکەین وەکو وتم ئەبێ قەرەنجیرە، لەیلانە،
قەرەحەسەنە، تازەیە، دووسخورماتووە و شوێنەکانی ترە پردەیە، سەرگەڕانە، دبسە، واتە ئەرز لەم شوێنانەش هەیە موجود هەیە، بەڵام هیممەتێکێوێ بۆ ئیفرازکردنی ئەو قەتع ئەرزانە و لەوێ پێیان بدرێت. باشە، قەراری جێبەجێکردنی ئەمە لە دەستی کێدایە؟ ئەبێ کێ هەڵسێ بە جێبەجێکردنی ئەم کارە؟ ئەمە لە دەستی پارێزگاری کەرکووکە. ئەبێ بیکاتە بڕیارێکی سەرەکی، ئەگەر نەیکرد ئەبێت جوابی لژنەی باڵا بداتەوە، بڵێ ناتوانم لەبەر ئەم هۆکارانە بۆ ئەوی بتوانین ئێمە حەلێتر بدۆزینەوە بۆ ئاوارەکان. بەڵام تا ئێستا ئەوەی بە شەفەیی قسەمان کردو بە تەلەفۆن بەبینینی یەکتر قسەمان کردو لەگەڵ بەڕێز کاکڕێبوارە، ئامادەی خۆی دەربڕیوە کە ئەم هەستێ بە ئەنجامدانی ئەم کارە. ئەوەش کارێکی زۆر باشە و قەول بوو ئێمە لەم هەفتەیە وەکوتم دابنشین بۆی ڕێکارێ بدۆزینەوە، بەڵام ئیشێکی بۆ پیا بوو کە ئێستا حالێن لە بەغدایە. بەڕێز ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک سەرپشک کراوە لە جێبەجێکردنی ئەم قەراری کە بەدەستی گەیشتووە، نووسراوی کە پێی گەیشتووە؟ بەڵێ ئەوە حەقیقەتە، چکم ئەمڕۆکە ئەرز لە دەستی ئیدارەی کەرکووکە، دابشکردنی لە دەست ئیدارەی کەرکووکە، دەتوانێت حەلی مناسیب و چارەسەری باشی بۆ بدۆزێتەوە بۆ ئەو بابەتە و اینجا ئێمە پێشبینی ئەوە کرێ کێشە و ئاستەنگ بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە دروست بکرێت، چکە ئێمە زمونێکمان هەیە لە ڕابردوو زۆر بەر ئەمە کەوتوین، قەرار هەبووە لە پەرلەمانەوە جێبەجێ کراوە، بەڵام لە دواتردا کاری پێ نەکراوە یاخود ئاستەنگی بۆ دروست کراوە. وەڵڵاهی ئێستا پارێزگارەکەمان کوردە و دڵسۆزە بۆ ئیش و کارەکانی، جێگای سەربەرزیە بۆ نەتەوەی کورد لە شارەکە و کاری بۆ کرێ، بڵێ ڕەتفعلش پیا بوو پەیاش بووە و چ بە بەیانیان دەرکردووە، وەکو جەبهەی تورکمانی، وەکو تەجەموعی عەرەبی، ئەمانە کۆمەڵێ ناڕەزایی خۆیان دەربڕیوە، بەڵام لەوە حاڵی نەبوونە کە نەتەوەی تورکمانشی تایە. تورکمانەکان هاتوونەتە لای من باسیەوەیان کردووە بۆ واکە جەبهەی تورکمانی ئێمەش حەقی ئەومانەیە قەتعی ئەرز وەرگری، جا لەبەر ئەوە ئەمە هەر ڕەتفعلێکیانە بێ ڕەتفعلەکە بەڕاستی جێی خۆی ناگرێتەوە. باشە، ئەوانیش سوودمەند نابن لەم قەرارە، بۆچی ئەوان وەکو پێویست هاودەنگ نین لەگەڵ ئەم قەرارەدا تورکمانەکان؟ چکە ئەوەندەش زانین کە بۆ نمونە لە ڕابردوو یاخود لە ماوەی چەند ڕۆژە ڕابردووە ڕاگەیەنراویان هەبووە دژی ئەم بابەتە بوون. بەڵێ دیارە ئەوان لە سەرەتاوە هەر کە باسی مادەی 140 کرا، مادەی 140 دیارە خۆشتان ئەزانن خاڵەکانی گرنگە و ئاساییکردنەوەی باری دۆخی کەرکووکە و ئیحسایە، باشان ئیستیفتایە. ئەوان لەسەر ئەو بابەتە هەر لە سەرەتاوە کە بوو بە با بڵین دەستکەوتێکی دەستوری بۆ هەموو نەتەوەی عێراق، بەڵام ئەوان دژاتی خۆیان ئەعلان کردووە. ئێستا هەر هەنگاوێک لژنەی مادەی 140 پێ هەسێ ئەوان دژایەتیەکەن بە ئاشکرا. بۆ ئەم بابەتە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدام لیژنەیە چەند نەتوانێت کاراسانی بکات بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە و دەتوانن چی بکەن و ئەرکەکانیان چییە؟ ئێمە ئەبێ پێشێکی دابنشین، لژنەیە دروست بکەین لە شارەزایان و لە شارەوانی و لە ناو ئیدارە و ئێمەش هاوکارین، ئێمەش لە پشتەوە لەگەڵیان نابین بە هەموو شێوەیەک، ئەوان ئیتر ڕێکارێک بدۆزینەوە، ئەو ڕێکارە ببێتە ئالیەت و ببێتە ئەوەی کەوا میکانیزمی جێبەجێکردن و دابشکردنی ئەرزەکان. بەڵێ، زۆر سوپاس بۆ کاکە ڕەشسێق، سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 کە جەنابیان ڕاستەوخۆ لە کەرکووک و میوانێم گەشتی هەواڵ بوون.